پاییز هاتوو شارەکەمان جلی زەردی کردوتە بەر، شەقام دەڵێی تازە بووکە تاوجی زێڕی خستۆتە سەر، تەنیا ئەتۆی کە لێم ونی لەم شارەدا بۆت دەگەڕێم، لە پاویزی غوربەتدا وەکو گەڵاو هەڵدەوەرێم، هەرچی گەڵاوی ئەم شارەیە چیرۆکێکی لە دڵدایە، چیرۆکی خەم ئازار و ژان کە تا مردن دوایی نایە، بڵێ ڕۆژێ کۆتایی بێ چیرۆکی ئەم داوبڕانە، لە بەهاوری نیشتماندا بنووسمەوە ئەو داستانە، ئەگەر مردم لە پاییزدا فرمێسکی خەم هەڵمەڕێژن، لەگەڵ بەستە و موسیقادا لە پاڵ درەختێکدا بمنێژن. دەم باش بینەرانی هێژای ئاربار تێڤێ، ئەوەی کە پێشکەشتان کرا شاری پاییز لە کتێبی نووسینەوەی نیشتمان بەرهەمی شاعیر و نووسەری نیشتمان دۆست کاک جەماڵ نەجاڕیە کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانە، لە بەرنامەی خۆمانەدا لە خزمەتی داین. کاک جەماڵ بەخێر بێن بۆ بەرنامەکەمان. سڵاو لەوە کاکەسەنی خۆشەویست و سڵاو لە هەموو بینەرانی ئاربار تێڤێ و لە هەموو بەڕێوەبەرانی ئەم تەلەڤیزیۆنە. سپاستان دەکەم، خۆشحاڵم کە لە بەرنامەکەی ئێوەدا بەشدارم. گەلێک سپاس کاک جەماڵ گیان. بەر لەوەی ئێمە بچینە ناو بەرنامەکەمانەوە، داواکەین لە بینەرانی خۆشەویست کە ئابوونەی کاناڵی ئاروار تێڤێ لە یوتیوبن تا لە ئەگەری هەر ویدیۆیەک و بەرنامەیەکی نوێ لە کاتی خۆیدا ئاگادار ببنەوە و لە هەمان کاتدا پاڵپشتمان بن. کاک جەماڵی بەڕێز، کاتێک لە بەرهەم و شێعرەکانتان وردەبینەوە، بەرهەمەکانتان لە سێ قۆناغ و لە سێ شوێنی تایبەتەوە ڕنگ دەدەنەوە. ڕەنگە گرنگترینیانەوە بێت یان لە بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان، لە هەولێر، لە باشوور و لەم دوایانەشدا لە بێزانسۆن لە فەڕەنسا. ئێوە خوێندنەوەتان بۆ ئەم سێ قۆناغە لە ژیانی بڵین ئەدەبیتان یا ژیانی ئاساییتان چۆن لێک دەدەنەوە تا ئێمە زیاتر بچینە ناو بەرنامەکەمانەوە و ئەمە وەک سەرەتایەک بۆ زیاتر ناسینی ئێوە دەست پێ بکەین؟ تکایە. زۆر سپاستان دەکەم، زۆر مەمنون کاکەسم بۆ پرسیارە. پرسیارێکی زۆر بەجێ و لە جێ خۆیدایە، چونکە هەروەک خۆتان ئاماژەتان پێکرد، من ئەدەبیاتم لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری بۆکانەوە دەست پێ کرد. لە ساڵی 2000ەوە بە شێوەی ڕسمی بوومە ئەندامی ئەنجومەنی ئەدەبی شاری بۆکان و لە ساڵی 2002شەوە بەرپرسایەتی ئەنجومەنی ئەدەبی بۆکانم تا 2004 بە ئەسۆگەر لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانم لەوێ کاری ئەدەبیاتمان دەکرد و کۆڕ و سمیناری ئەدەبیمان دەگرت. بەڕاستی من لە بنەماڵەیەکی ئەدەب دۆست گەورە بووم کە باپیرمان شعری دەنووسی، مامێکم کە ئێستا لە ئەوروپا دەژی شعری دەنووسی، برا گەورەکەمان شعری دەنووسی و خۆمان لە ماڵەوە سێ براین چوار براین کە هەمومان کاری ئەدەبیاتمان دەکرد و دەتوانم بڵم هەر لە منداڵەوە تێکەڵ بووین بە ئەدەبیات. لە ماڵەوە کتێبخانەیەکی گەورەمان هەبوو و ئاشنا بووم بە شعری شاعرانی کورد و بەشداریکردنیشم لە ئەنجومەنی ئەدەبی وای کرد کە من تێکەڵاوی زۆر لەگەڵ ئەدەبیات دروست بکەم. لەوێ دەستم بەکاری نووسین کرد تاوەی کە ئاڵوگۆڕیەکی سیاسی ڕوویداوە. ئێمە لە 2004ەوە ڕوومان لە باشووری کوردستان کرد کە باشووری کوردستان لە 2003 بەولاوە کە ڕژیمی سەدام حوسێن ڕووخاو حکوومەتێکی فێدرالی لە
عێراق دروست بووە کوردەکان توانیان نیتە سەر بەخۆیەک لە با بڵێن لە باشووری کوردستانیان لە باکووری عێراق بەدەست بێنن من و کۆمەڵێک لە هاوڕێیانم کە ئەوانی ژەندامی ئەنجومەنی ئەدەبی بۆکان بوون ئەومان لە باشووری کوردستان کرد بەشێکیان لە سلێمانی نیشتە جێبوون بەشێکیان لە هەولێر من بە حکمەوەی کە ڕوون لە هەولێر کرد بوومە خوێندکاری زانکۆی سەلاحەدین و لە بەشی کوردی وەرگیرام و 4 ساڵ لە زمان لە بەشی زمان و ئەدەبیات نامە و گۆڤارەکاندا بەرهەمی ئەدەبیم ڕاو دەکردەوە لە هەمان کاتیشدا ڕاگەاندکار بووم لە دەستگاکانی پارتی دموکراتی کوردستان کاری ڕاگەاندنم کردووە ئاڵوگۆڕەیەک دروست بوو و ئێمە لە کۆتایی 2010 هاتینە دەرەوە دیارە بامەژەوە بکەم کە یەکەم بەرهەمی چاپکراوم ساڵی 2005 لەلایەن زانکۆی سەلاحەدینەوە چابوو بەناوی بەفرامباری 23 ساڵ من هەلە سەرەتادا هەوڵمدا کە درێژە بە خوێندن بدەم لە ئەوروپا لە فەڕەنسا بە ئاوا بووم کە بەڕاستی لە ماستەر وەربگەم لە بەشی کوردی و لە قۆناغی سەرتریش لە زانکۆی نالکۆ وەرگیرام ساڵی 2015 لە زانکۆی نالکۆ وەرگیرام لە پاریس زۆر سپاسی مامۆستا هەڵکەوت حەکیم دەکەم سەرۆکی بەشی کوردی کە زۆر یارمەتیدەری من بوو بەڵام مەخابن ئێوە خۆتان لە فەڕەنسا دەژین کەسانێک کە خاوەن بورس نەبن ناتوانن بەردەوام بن لە خوێندن و ژیانی ئێمەش زۆرێک بوو ماڵ منداڵ لە بەزانسۆن مابوونەوە و منیش بەتەنیا لە پاریس بووم و بەداخەوە نەکرا درێژە بە خوێندنەکە بدەم بەڵام ئەوە ڕێگر نەبوو لەوەی کە من بەردەوام نەبم لە کاری ئەدەبی و لە کاری ڕاگەاندن هەر لە سەرەتای هاتنم بۆ فەڕەنسا لەگەڵ زۆربەی میدیاکانی باشووری کوردستان هەر بەردەوام بووم و بابەتم بۆ بڵاو دەکردنەوە و لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامەکاندا هەتا ئەمڕۆ شەر بابەتیان بۆ دەنێرم بەڵام پتر هەوڵمدا کە ئەو بەرهەمانەی کە چاپ نەکراون بە چاپ بگێنم خولیای من لە فەڕەنساوە بوو کە ئاور لە مێژووی کورد لە ڕووناکبیری فەڕەنسا لەو شتانەی کە هەمیشە حەزوو خولیای من بوو لە سەردەمێک کە لە ڕۆژهەڵات و لە باشوور بووم ئەو دەرفەتەم بۆ ڕفسا بوو کە لە فەڕەنسا دەژیام بۆیە ئاورم لە میدیای فەڕەنسا لە مێژووی ڕووناکبیری فەڕەنسادایەوە سەردەمانێک کە میدیاکار بووم ئەو بابەتانی کە لە زمانی فارسیەوە وەرم جێڕابوونە سەر کوردی و لە گۆڤارەکانی باشووری کوردستان چاپکرا بوون لە فەڕەنسا من کە لەگەڵ زمانی فەڕەنسا ئاشنا بووم سەرچاوە سەرەکیەکانم وە دەستکەوتن و دەرفەت هێگەڕسا توانین کتێبی مێژووی ڕووناکبیری فەڕەنسا کە لە قەباری 200 لاپەڕەدا بە چاپ بگێنم لە باشووری کوردستان و دەستگای هەولێر بۆ ڕاگەاندن ئەرکی چاپگرتنەکەیان لەستۆ کرد ساڵی 2015 و لە سەردەمی کۆرۆناشدا لە ساڵی 2020 من کۆی ئەو بەرهەمانەی کە لە ئوروپا نووسی بوو من چونکە فەزای ژیانم گۆڕانی بەسەر دەهات بوو ئێمە لە نیشتیمانی خۆماندا بڕابووین دوور بووین لە وڵات بەڵام لە هەمان کاتدا خۆشەویستی نیشتمان و خاک بەردەوام لەگەڵمان بوو و ئەوە تەسیرێکی ڕاستەخۆی لەسەر نووسین و بەرهەمەکانی مندا نابوو و توانی بووم فۆرمێکی تازە لە شاری کوردیدا بدۆزمەوە بۆ خۆم و لە کۆتاییەکانی 2020 نووسینەوەی نیشتمان کە سێهەم بەرهەمی چاپکراوی من و دووەمین بەرهەمی شعری من بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان چاپکرا و لە سوئێدیش جاری دووەم چاپکرایەوە لەسەر تێچووی خۆم هەڵبەت چونکە بەڕاستی نووسەری کورد هیچ پشت و پەنایەکی نییە لە ئوروپاوە هیچ سپۆنسەرێک نییە بۆ یارمەتی و بەڵام خوشحاڵم لەوەی کە نەوەستاوم هەتا ئەوڕۆکانێت توانیمەوە بەرهەمانە بخوێنم. بەڵێ زۆر باشە کاک جەماڵ گیان دیارە قۆناغەکانی ژیانیەوە ئەوەی کە من لێی تێگەشتم ئەبێ بە گرنگی لی بڕوانین واوەی لەو دیارە وەکو جێگۆڕکەی کاروباری ژیان ئەزمموی زۆرتان تاقی کردوێتەوە بەڵام ئەوەی بۆ من ڕوون بۆتەوە و نەگۆڕە لای جەنابەت خۆشەویستی نیشتمانە لە هەمان کاتدا کە جەنابەت باری قورسی خۆشەویستی نیشتمانت لە کۆڵناوە و وڵات بە وڵات تا ئەمڕۆ جێراوتە و تەمەنێکن لەگەڵ بردوۆتە سەر لە هەمان کاتدا باوکی دوو مناڵیشی کە زەحمەتت کێشاوە ئەو خۆشەویستی نیشتمانە لە سەر ئەوانیش ڕنگدانەوەی هەبێ و بەردەوام من بۆ خۆم زۆر جار کە چاو لە بەرهەمەکانت دەکەم و لە بڕێک هەڵسوکەوت کە لە نزیکەوە دیارە ئێمە یەکتر دەناسین
زۆر جار من پێم وایە کاک جەماڵی نەجاڕی بەجەستە لە فەڕەنسا یا لە ئوروپا دەژی، بەڵام بەدڵ هەردەم لە نیشتمانە و ڕۆژهەڵاتی کوردستانی بەجێ نەهێشتووە کە ڕەنگە بەشێکشی لە باشوور بێ. جا بۆیە پێم خۆشە لە درێژەی ئەم بەرنمەیەماندا بە کورتی ئەو تایبەتمەندیانەی کە من بۆ خۆم تا جێبەتە بە لە ڕوانگەی خۆمەوە بۆم دەرکەوتون بیانکەین بە هەوێنی سمبولی هەم لاوان و هەم کەسانی کە دێنە ئوروپا و هەم کەسانێکیش کە وەکو باوک بە نسبەت مناڵەکانی خۆیان دەبینەوە لەم ماوە کورتەدا تۆزێ لەسەر ئەوە زوم بکەین. بە بڕوای جەنابێت ئەم خۆشەویستی نیشتمانە کە ئێمە ئێستێ لێرەین بە تایبەت لە تاراوگەین، ئێمە چی بکەین؟ ئەم وەکو ئەرکێک چاوی لێ بکەین، ئەم بارە بە شێوەیەکی ئەرینی هەڵگرین و بە هەر حاڵ شاری خۆمانی پێ سوو بکەین. جەنابەت ئەمە چۆنە بینی؟ زۆر سپاس دەکەم کاکەسەن، زۆر سپاس بۆ لوتفی ئێوە. ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە کە من هەمیشە خەمم لێ خواردووە. کورد لە ئوروپا ئاوەر لە زۆر شت ناداتەوە. یەکێک لەو بابەتانە ئەوەیە کە چۆنێتی بارهێنان و پەروەردەکردنی منداڵی کورد لە ئوروپا، چونکە من سەردەمانی کاری مامۆستایەتیشم کردو لە ڕۆژهەڵاتی کوردستان، بەلامەوە زۆر گرنگ بوو و هەمیشە ئاواتمەوە بوو کە منداڵەکانم لە نیشتمانی خۆمدا و لە کوردستانی ئازاددا و لە قوتابخانەی کوردی دەرسیان خوێنبا. مادام ئەو دەرەتانە بۆ ئێمەی کوردی ڕۆژهەڵات نەبوو، ئێمە ڕۆمان لە باشووری کوردستان کرد و ژیانی هەڵبەشمان لە باشووری کوردستان پێکێنا، بەڵام منداڵەکانمان چارە نووسیان وابوو کە لە ئوروپا گەورە بن. بەڵام من لەوە غافڵ نەبووم بەڕاستیەوە، بەلامەوە زۆر گرنگ بوو کە منداڵەکانم زمانی زەگماکی زمانی دایکیان فێر ببن، نەک هەر بە قسەکردن بەڵکو بە نووسینیش. بۆیە من بەردەوام هەوڵم داوە لە ماڵەوە کاریان لەگەڵ بکەم. قوتابخانەیەکی بچووکم لە ماڵەوە بۆ دروست کرده بوون. ئێستا منداڵەکانم گەورن و پێگەیشتون و زمانی کوردیان زۆر زۆر باشە. بەڵام من هەمیشە و گلەیە لە کوردی خۆمان لە ئوروپا دەکەم کە مەخابن ئاوڕیان لە منداڵەکانی خۆیان نەداوەتەوە. هیوادارم ئەوە ڕەچەشکێنیە بێ بەڕاستی هەموو کەس بتوانێت ئەو کارە بکە. من هەوڵم داوە گوێڕای ئەوەی کە زمانی دایکیان فێر بکەم، خۆشەویستی نیشتیمان و باسی کوردستان و ئاڵای کوردستان و هەموو ئەو بابەتانێکی پەیوەندی بە مێژووی کوردستانەوە لەگەڵیشان باس بکەم. و چەندین جار کە سەردانی کوردستانمان کردوتەوە باشوور لە هەولێر و لە سلێمانی کەماوینەتەوە، هەموو ئەو بابەتانم لەگەڵ باس کردوم کە ئێمە چارە نووسی ژیانی ئێمە چۆنەوە بە شێوەیەکەوە ئەو منداڵانە ئێستەی کە ئەمڕۆکانی لە کۆلێژ و لە لیسە و لە داهاتوودا لە زانکۆ دەخێنن مێژووی خۆیان لەبیر نەچێتەوە. و بابەتێکی یەکجار گرنگەوە. ئێوەش کە لە ماڵێکی تێکۆشەرن بەڕاستی هەوڵتانداوە منداڵەکانتان لە ئوروپا بە شێوەیەکی دروست باربێن و پەروەردە بکەن. من سوپاسیەوە دەکەم. ئێوەش بۆ خۆتان نمونەیەکی جوانن کە توانیوتانە چەند منداڵێکی باش پەروەردە بکەن کە بۆ داهاتوو بۆ نیشتمانەکەی خۆمان بەبایەخ بن. و هیوادارم لە داهاتوودا هەموو کوردی هەر چوار پارچەی کوردستان بە هەموو بەشەکانیانەوە ئەوە لەبیر نەکەن کە زمان شناسی نەتەوەیە. زمان ئەولەویەتە، لە هەموو شت گرنگتر زمانە. و ئێمە لە هەر وڵاتێک بین، هەر شوێنێک بین کە دەڵێن کوردین، بە جلو بەرگمانەوە بە شناسمانەوە، بەڵام لەبەر لە پێش هەموو ئەوانەدا زمان ئەولەویەتە و لە پێش هەموویە ئەوە دەبێ بایەخی پێ بدرێت. جا بۆیە زۆر هەوڵم داوە کە نەک هەر بۆ منداڵەکان، بۆ زۆر بابەتی دیکەش من لە ئوروپا بۆ زمانی کوردی کۆنفرانسێک ژیرا لە ئەڵمان کە بەشداریم کرد. یەکەم فدراسیۆنی زمانی کوردی بوو لە بۆ یەکەم جار لە ئوروپا بەسترا کە منیش تێدا بەشدار بووم. ئەوەی پەیوەندی دار بێ بە مێژوو بە زمان بە کولتوری کوردی لە ئوروپا هەوڵ دەدەم بەپێی دەرفەت و دەرەتانێک کە هەم بێ مەجالێکان بێ تێدا بەشدار بم و هەروەشمان لە دەست دێت. بەڵێ کاک جەماڵ گیان، منی سپاسی لوتفتانەکەم. بەڵام ئێمە هەروەک مژارەکەمان ناوی ئەدەبی کوردیە، ئێوەش دیارە باسی بڕێکتان کرد کە ئاویژار وێژە و ئەدەبی کوردی ئەگرێتەوە لە شێعر و لە بڕێک بەرهەمی دیکە کە باستان کرد. ئێوە بۆ خۆتان ئێستێ لەکوێدان؟ جا دواتر ئەمە حەولە دەین ئەمە بە جۆرێک ببەستینەوە بۆ نیشتمان لە ڕاستیدا، بۆ ناوخۆی نیشتمان. ئەدەبی کوردی بەڕای جەنابەت
ئێوە بۆ خۆتان زیاتر هەوڵەکانتان لە ئەدەبی کوردیدایە و ئەوەی کە پێشتریش باسمان کرد قورسایی خۆشەویستی نیشتمانتان لە کۆڵناوە ئەدەبی کوردی چۆن ئەتوانێت خزمەت بکە بە نیشتمان تکایە لەو بارەوە فەرمون. سپاس. خۆشەویستی ئەدەبیات بۆ سەردەمی منداڵیم دەگەڕێتەوە کە تا هێشتا دەگەڵم هاتووە و ڕۆژێک لە ڕۆژانە بتوانێەوە بێ ئەدەبیات بژین، بێ شێعر، بێ چیرۆک، بێ ڕۆمان، دەبێت بە بەردەوامی بخێنمەوە و ئاگاداری بەرهەمی تازە بزانم هاوڕێیانم چیان چاپ کردو کام بەرهەم ئەوڕۆکانەیە لە بازارە. ئەوانە بەلامەوە زۆر گرنگن کە ئاگاداری نووسینی نووسەرانی کورد بم. ئەو لە ڕووی ئەدەبیاتەوە ئەوە بۆ باگراوندێکە کرد لە سەردەمی منداڵی و هەر خۆشەویستیم بۆ ئەدەبیات هەبووە، بەڵام لەگەڵ هاتنم بۆ ئەوروپا و لە ژیانی نوێم لە فەڕەنسا لەگەڵ زۆر بابەتی تازەتر لە فەڕەنسا ئاشنا بووم کە یەکێک لەوان بەلای منەوە مێژووی شاراوەی کورد بوو لە وڵاتی فەڕەنسا کە من تقریبا بۆ ماوەی 10 ساڵ دەچێ زۆر بەچڕی و پڕی کاری لەسەر دەکەم. لێرەوە باسی دەکەم کە مێژووی شۆڕشی بارزان لە 1970 لەسەر لەبەری ئەرشیفی فەڕەنسا کۆ کردەوە و گەڕاندوتەوە بۆ باشووری کوردستان و بەختەوەرانە لەلایەن ڕاگەاندنی پارتی دیموکراتی کوردستانەوە وەکو پرۆژەیەکی گەورە و دەوڵەمەند وەرگیراوە، کاری لەسەر کراوە و لە داهاتوودا دەگدانەوەیکی باشی دەبێت کە ئەمە بریتی دەبێت لە هەزاران وێنە لە دەیان فیلمی دیکۆمنتاری، لە دەیان گۆڤار و ڕۆژنامە و دەیان کتێبی فەڕەنسی کە هەر هەمویان لەسەر مێژووی کورد و کوردستان لە نێوان 15 ساڵی ڕابردوودا لە 1960-1975 نووسەران و ڕۆژنامە نووسانی فەڕەنسی سەردانی باشووری کوردستانیان کردو. یەکێکی دیکە لەو بابەتانە کە بەلامەوە زۆر گرنگ بوو ئەوەیە کە کۆمەڵێک فۆتۆگرافێر سەردانی کوردستانیان کردووە. دیارە بە حکمی ئەوەی کە ئێمە هیچ دەسەڵاتێکمان لە ڕۆژهەڵاتی کوردستان نیەوە، ئێستا ئێمە کار لەسەر باشووری کوردستان دەکەین، تەواوی ئەو بابەتانی کە پەیوەندی بە کۆڕە و بە ڕاپەڕینی باشووری کوردستانەوە بۆ وێنەی سەدان باڵێن هەزاران وێنەی سەدان فۆتۆگرافێرمان کۆ کردوێتەوە و لە ماوەی داهاتوو لە کتێبێکی زۆر دەوڵەمەند لە باشووری کوردستان چاپ و بڵاو دەکرێتەوە. سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان من کارم لەسەر مێژووی کۆماری کوردستان لە ئەرشیڤی فەڕەنسا کردو. من لێرەوە لە بەرنامەکەی ئەوە ڕایدەگەێنم کە 1 ساڵ دوای کۆماری کوردستان لە فەڕەنسا کتێب لەسەر کۆماری کوردستان نووسراوە و بە قەتعیەتی شەوە ڕایدەگەێنم کە لە نێو ئەرشیڤی فەڕەنسا زۆر شتی دەگمەن و تازە لەسەر کۆماری کوردستان هەیە کە تا هێشتا بڵاو نەکراونەتەوە. من کاریان لەسەر دەکەم و لە داهاتوو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەمەش وەکو پرۆژەیەکی دیکە. یەکێک لە بابەتەکانی دیکە شەڕی سنەی خێناویە کە فۆتۆگرافیرانی فەڕەنسا لەو سەردەمەدا لە نێو گرمەی شەڕەکاندا هەبوون وەختێک کە کۆماری ئیسلامی سنەی داگیر کرد و شەڕی پێشمەرگە و پاسدار لە سنە ڕوویدا هەزاران وێنە تقریبا دەتوانم بڵێم لەو پەیوەندیدا کۆکراونێتەوە. کارم لەسەر کردوون ئەوانە هەموو پرۆژەی داهاتوون. بەڵام زۆر بابەتی دیکە هەیە کە ڕەنگە لە دەرفەتێکی دیکە بتوانین باسییان لەسەر بکەین، بەڵام پێم خۆش بۆ ئەوە باس بکەم کە تەنیا هەر ئەدەبیات نییە بەڵکو زۆر بابەتی دیکەشان کە من ئەوڕۆکانی کاریان لەسەر دەکەم. یەکێک لە حەز و ئاواتەکانی من ئەوەیە ئەدەبیاتی زارێکی کوردیە کە ئەوە نزیک بۆ 20 ساڵ دەچێت کە من بە چڕۆ پڕی کاری لەسەر دەکەم کە لە ئەرشیڤی فەڕەنساش من زۆر شتم لەسەر دیتۆتەوە کە بۆ نمونە ئەو بەیتە کوردیانەی کە لە زانکۆکان کاریان لەسەر کراوە کەسێکی وەکو محەممەدی موکری کە بەشێکی ئەو بەیتانی کردو بۆ فەڕەنسی، هەموو ئەوانە وەکو ئەرشیڤ هەموو لەلای من کۆکراونەتەوە و هیوادارم ڕۆژێک دەرفەتێک بڕەخسێ کە بتوانین هەموو ئەوانە چ بە کوردی بێت چ بە فەڕەنسی کۆ بکەینەوە و بیکەینە ئەرشیڤێکی دەوڵەمەند و بیگەڕێنینەوە نیشتمانی خۆمان و بخینە بەردیدی خەڵکی کوردستان. بەڵێ کاک جەماڵ گیان فەرموود بەجگەلەوە لە شتی مێژووی و لێکۆڵینەوە زۆر شتی دیکەش جا لەو زۆر شتی دیکەیە ئێمە توانین لێرە باسی پەیوەندیەکانی زمانی کوردی و زمانی فەڕەنسەوی بکەین. بە تایبەت ئێمە کە لێرە لەگەڵ زمانی فەڕەنسەوی ئاشنا بووین و تا ڕادەیەکیش هەوڵمانداوە بە قوڵی بچینە ناوی زۆربەی و کەسانی کە لە دواتر زمانەکەیان کوردیا و دیان لێرە زمانی فەڕەنسەوی ئەخوێنن وە گرامێری ئەو زمانە لەگەڵ زمانی کوردی هەڵە سەنگێنن پێیان وایە ئەمانە ئەتوانن نزیکایەتێکیان بەیەکەوە ببێت.
ئێمە زۆر جارە بینین دوایەوەی کە ئەگەر بە چاویلکەی زمانی فەڕەنسەوی لە فارسی بڕوانی یا بە تایبەت لە تورکی بڕوانی ئەبینی تورکەکان و فارسەکان بە جۆرێک وەکو کەرەسەیەک زمانی فەڕەنسەویان بەکارێنەوە چون سەردەمانێک ئەوان پێویستیان بە ساختکردنەوەی زمانێکی ئەمڕۆی و مدیڕن بووە هاتوون لە گرامێری زمانی فەڕەنسەوی کەوتیان وەرگرتووە چون ئەو زمانە لەو سەردەمەدا زمانی ڕسمی و ئیدار ڕسمی بووە ینی نەک زمانی خارجی ڕسمی ڕسمە هەم لە ئێران هەم لە تورکیا و لە زۆر شوێنی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە تایبەتە و وڵاتانی کە کوردستانیان بەسەردا دابەشکراوە جا ئەوان کەڵکی خۆیان لە گرامێر و تەنانەت لە ڤۆکابیلۆری ئەو زمانەش وەرگرتووە وەک بەناوبردنی مەسەلەنەوەی وەکو ئێرەڵ ماسی و نازانم جادە و زۆر شتی دیکە بەڵام ئێمە ئەبینین لێرە نزیکایەتێکی زۆر هەیە ئایا بە هەرەوەی وا ئێستێ لە بیرتە و تقریبەن کەوتۆتە بەرچاوت چون زمانی کوردی ئەمڕۆ بڕێک کێشەی نووسینەوەی هەیە لە باری گرامێر کە یا ڕێنووس زۆشتی هەیە ئایا ئەکرێ ئێمە لەو زمانە کەڵە گوەر بگرین دواتر بین بۆ خۆمان ڕاو بۆ چوونی خۆمان بۆ هەرچی باشتر بوونی یا بە ئاکادمیکردنی زمانی کوردی بکەین چون زۆر جار منە بینم کەسانێک کە دێن کۆڕ و کۆبوونەوە ئەگرن وەکو زمان نازداوەتیانەکەن لەسەر ئەوەی لەسەر زمانی کوردی مەبەستم ینی چوارچەوەیکی باشتری بۆ دابڕێژن بۆ داهاتوو ئەوەی کە پێڵن ئاکادمیای زمان بێ هەر شتێکی ناوبنێن زۆربیان ڕەنگە یا زمانی یا عەرەبی بزانن زمانی خارجی یا فارسی بزانن یا ئینگلیسی بەڵام ئایا بە نەزەری جەنابەت کەسێک کە زمانی فەڕەنسەوی بخوێنێ ڕاو بۆ چوونی ئەگۆڕدرێ بۆ سەر زمانی کوردی یا هیچ شوێندانەری هەیە یا هیچ شتێکی هاوبەشیان هەیە لەو ناوەدا بێگومان تەسیری هەیە بەڵام بە ئەو لە بیر نەکەین کە هەردوو زمانەکە هەم کوردی هەم فەڕەنسی سەرچاوەکەیان زمانی هیندۆروپیە ئەوانە لە یەک خانەوادەن ینی لە یەک بنەماڵە ڕادێن و ئەگەر غراق نەکەم و گەزێدەڕۆیی نەکەم دەتوانم بڵم زمانی کوردی زۆر زۆر لە زمانی فەڕەنسەویش دەوڵەمەندترە لە زۆر ڕۆوە کە ئێمە وە خۆتان ئاماژەتان پێکرد ئێستا لە ڕۆی گرامێریەوە لە ڕۆی ڕێنووسیەوە ئێستا زمانی کوردی وای لە هاتووە خاوەنی دوو ڕێنووسە دوو زمانە یعنی تقریبەن کورمانجی سەر و ڕێنووسێکی تایبەت بەخۆی هەیە ینی ئەلفابێتێکی تایبەت بەخۆی هەیە بەڵام لە هەمان کاردا بۆ کورمانجی خوار و ئێمە ڕێنووسێک و گرامێرێکی جیاوازترمان هەیە ئەوە بەڕاستی دەوڵەمەندی زمانی کوردیە ڕەنگە تەنیا چەند زمان لە دنیادا ئەو تایبەتمەندیان هەبێ ئینگلیزی و فەڕەنسەویش کە دەتوانین بڵێن با بڵێن زمانی فەڕەنسەوی فەڕەنسە لەگەڵ فەڕەنسەوی با بڵێن کێبێک یان ناوچەیەکی دیکە جیاوازیان هەبێ بەڵام ئەوەی کە وەکو کوردی سەر و یان کوردی خوار و بەو شێوەیە ئاوە دەوڵەمەند بێ ڕەنگە لە ڕووی هیچ زمانێکی دیکە ئەو شتە بەرچاو نەکەوێت چەند ساڵەوە پێش لێکۆڵینەوەیەکی زۆر تێر و تەسەر لە گۆڤارێکی زانکۆی کەمبرێت بڵاو کرایەوە کە مامۆستایانی ئەو زانکۆیە هاتن لە ئەساسدا ڕەگ و ڕیشەی زمانەکانیان لێکداوە کە بزانن سەرچاوەی هەموو ئەو زمانانە بۆ چۆ دەگەڕێتەوە و من ئەو بابەتەکە لە BBC بڵاو کرایەوە من بە دوای سەرچاوە ئەسڵەکەیدا چووم کە سەرچاوەکە ئینگلیزی بوو من ئینگلیزیەکەم باش نەبوو بەڵام بە هاوکاری دۆستێک توانیمان بابەتەکە ساخت بکەینەوە من راپۆرتێکی ڕۆژنامەوانی لە کۆی لێکۆڵینەوەکە دەرهاویشت و بڵاو کرایەوە کە لە ئینتەرنێت هەیە لەوێدا ئاماژە بەوە دەکات بەپێی ئەو نمودارانی کە بڵاو کراونێتەوە دەڵێن مێژووی زمانی کوردی بۆ 8,000 تا 9,000 ساڵەوە پێش دەگەڕێتەوە کە هیچ کام لە زمانەکانی هیندۆروپایی خاوەنی ئەو مێژوێنی ئەودا لەوێدا باز دەکرێت دەڵێت سەرچاوی هەموو زمانەکانی دنیا بە تەنیا هەر هیندۆروپی نین بۆ ناوچەیەکی باکووری کوردستان لەکە لەوێدا بە ئەناتۆلی ناوی هاتووە بۆ باکووری کوردستان دەگەڕێتەوە کە باکووری کوردستان ئەمڕۆ لە ڕووی بەیتەکان و ئاوازەکان و لاوکەکانەوە کە فەوق العادە دەوڵەمەندە تۆگەر سەرنج بدەیت هەر لە سەردەمی دەسەڵاتداریەتی عوسمانیەوە هەتا ئەمڕۆ کە تورکیا لەسەرکارە ئەگەر بە هەموو شێوەیەک هەوڵی کۆمەڵکوژی کوردیاندا بێ نەیانتوانیەوە زمانی کوردی لە ناوبەرن بە حکمی ئەوەی کە ئێمە خاوەن ئەدەبیاتێکی زارەکی ئەوەندە دەوڵەمەندی لە باکووری کوردستان ئەو موسیقایی کە ئەمڕۆ لە باکووری کوردستان هەیە لە هیچ بەشێکی کوردستان ئەو دەوڵەمەندی پێوە نابیندرێ لەوێدا ئاماژە بەوە دەکرێت سەرچاوی زمانەکان
ناوچەیەکە لە تورکیا لە کاتێکدا زمانی تورکی بۆ خۆی سەر بە زمانە هیندۆروپیەکان نییە بەڵکو ناوچەیەکی دیکەیە سەر بە زمانێکی دیکەیە سەر بە بنەماڵەیەکی دیکەیە واتە دەگەڵ ڕوس و لەگەڵ ئەو ناوچانی دیکە هاو بنەماڵەیە لەوێدا ئاماژ بۆ دەکرێت کە باکووری کوردستان ئەو ناوچەی کە پێی دەگوترێ باشووری تورکیا و ڕۆژهەڵاتی تورکیا زمان لەوێ سەرچاوی گرتووە بڵێ زۆر گرنگە و کاری لێکۆڵێران ئەوەیە کە بەراوردی زمانەکان بکەن ئەوانەی کە ئاشنایەتیان لەگەڵ ئینگلیزی و کوردی هەیە لە نێوان کوردی و ئینگلیزیدا کار بکەن ئەوانەی کە فەڕەنسی و کوردی دەزانن لەو بینی ئەو زماناندا کار بکەن بەڵێ زۆر کاری باش کراوە و تەنانەت من لێرەوە باز دەکەم کە نووسەران و ڕۆژنامە نووسانی فەڕەنسەوی لە ساڵەکانی 1970ەوە کە سەردانی کوردستانیان کردووە چ باشوور چ باشوور چ باکوور ڕۆژهەڵات و ئەوانە سەردان کراوە لەوێ بە بایەخەوە باسی زمانی کوردی دەکەن یعنی باسی دەوڵەمەندی زمانی کوردی دەکەن لەنێو کتێبەکانیاندا باسی ئەو گۆرانیانە دەکەن کە لە ژنانی کوردیان بیستووە دایان ڕشتوەتەوە بە زمانی فەڕەنسەوی ڕۆژنامە نووسێک کە ساڵانی هەفتاکان هەستاوە چوتە شاخ بۆی بزانێت پێشمەرگە چۆن دەژی لەوێ ئاواز و گۆرانەکانی تۆمار کردووە کە ئەوە یەکجار گرینگە بەڕاستی ئەمن ئەوم تا ئێستا نەدیوە لە نێو هیچ نەتەوەیەکدا بۆ چێشنەکار لەسەر زمانی کوردی کار بکەن و دەبینین لە فەڕەنسا لە پاریسیش بەختەوەرانی بەشی زمانی کوردی هەیە وەکو هەموو زمانیانی زیندوی دنیا کە لەقی زمانی کوردی لە زانکۆی و نانکۆ یەکێکە لە زمانەکانی دیکە زۆر بابەتێکی گرنگتان ئاماژە پێکرد و دەبێت حتمما کاری لەسەر بکرێت و پێویستە وەکو ئەنیستیتۆ وەکو شوێنێکی ئاکادمی کار لەسەر ئەو بابەتانە بکرێت بەڵام وای لێ هاتووە کە هەر کەس لای خۆیەوە تاکوتەرا کاری لەسەر بکرێت کە ئەمەش دیسان هەرجێ باەخ نەخێر بەڵێ وایە ئێوە ئاماژەشتان بەوە کرد کە لە بڕیار بوو لە پاریسیش لە زانکۆ لە بواری زمانی کوردیدا دەرس بخوێنن ئەمەش دیارە زمانی کوردی لە پێتەختەکانی وڵاتانی گەورەی دنیاشدا جێگەی خۆی کردوێتەوە ئەم ڕۆژانش دەنگۆی کرانەوەی زانکۆیەکی بەربڵاو لە ئاڵمان هەیە کاویژێت بە زمانی کوردیا ئەوانە هەموو مژدەدەری ئەوەن کە زمانی کوردی هەتا دێ زیاتر جێی خۆی لە پانتایی نێونەتەوەیدا دەکاتەوە بژاری بەرنمەکەمان دیسان بۆ بیرێنانەوە ئەدەبی کوردی لە تاراوگەیە کاک جەماڵ ئایا ئەدەبی کوردی کە وەختێک کتێبێک چاپەکرێت یا کارێک ئەکرێت یا بەرهەمێک دێتە ئاراوە ئایا ئەمە تەنیا بۆ کوردانی دەرەوەی وڵاتە یا بۆ ناوخۆشە بۆ نمونە ئێستێک کە من و جەنابەت ئەم بەرنمەیە بەرهەمدێنین بۆ خۆم حەز و خولیام ئەوەیە کە لە ناوخۆی وڵات خەڵک گوێبیستی بەرنمەکەی ئێمە بن و هەوڵ بدەین کە ڕەزامەندی ئەوان جێبەجێ بکات ئایا ئەدەبی کوردی لەو قۆناغەدایە یا تەنیا بۆ ئەوەیە بۆ لە دەرەوەی وڵاتە و یا ئەگەر بۆ ناوخۆی وڵاتە چ کەرەسە و وەکو چوزانم تۆڕە کۆمەڵایەتەکانی وەکو تەلێگرام و زۆشتی دیکە هەیە ئێوە پێتان وایە چۆن نەتوانین ئەدەبی کوردی بە کورتی ئەدەبی کوردی لە تاراوگەوە بە ناوخۆی وڵاتەوە گرێ بدەین کاتێک دەڵین ئەدەبیات لە تاراوگەیان ئەدەبی کوردی لە تاراوگە پەیوەندی بەو نووسەرانەوە هەیە کە لە دەرەوەی کوردستان دەژین گرنگ نییە تۆ دەتوانین لە با بڵێن لە ئەوروپا بژی دەتوانین لە ئەمریکا بژی لە ئوسترالیا بژی هەمووی ئەو شوێنانە دەرەوەی کوردستان شامل دەبن گرنگ نییە هەر پەیوەندی دابێت بە ئەوروپا کە ئێمە ئێستا لە ئەوروپا دەژین وێ باز لەوە دەکەم وەختێک کە تۆ باز لە ئەوروپا دەکەیت کە نووسەری کورد کاتێک بەرهەمێک دەخۆڵقێنێ جا کتێبێکی شعری بێت یان کتێبێکی چیرۆک بێ یان ڕۆمانێک بێت یا تەنانەت بەرهەمێکی نووسراوە بێ کە لە ئینتەرنێت بڵاو دەکات لە تۆڕە کۆمەڵایەتەکانی بڵاو دەکاتەوە دەچێتە خانەی ئەدەبیاتی تاراوگە ئەدەبیاتی تاراوگە واتە نووسەرێک کە لە دەرەوەی کوردستان دەژی و بە قەڵەمی خۆی دەیەوێت خەمەکانی نووسەری کورد بخاتە سەر کاڕاست هەر ئەو نووسەر ئەگەر بگەڕێتەوە نیشتمانی خۆی بەرهەمێک بخۆڵقێنێ نابێتە بەرهەمی تاراوگە واتە تۆ دەبێ لە دەرەوەی کوردستان بەرهەمێک بخۆڵقێنی و کاردانەوەکانی ژیانی ئەوروپا و تاراوگە و دەرەوەی کوردستانیشی بەسەر بەرهەمەکانتەوە دیاربێت من دوایین بەرهەمە نووسینەوەی نیشتمان و دەتوانم بڵم ئەزمونێکی نوێ بوو لە بەرهەمی مندا من ئەگەر لە کوردستان مابامەوە ڕەنگە هەرگیز ئەو زمانە شعریەی کە نووسینەوەی نیشتمانم پێ نووسیوە نەخۆڵقاوە یعنی نەمتوانی با بەو فۆرمە بنووسم بەڵام هەندەران وایە کرد تەنیایی و ناخۆشەکانی دەرەوە و دوور لە نیشتمان وایە کرد کە
کۆمەڵێک بەرهەم بخڵقێن کە ببنە بەشێک لە کارەکانی ئەدەبی تاراوگە. زۆر نووسەری دیکەمان هەیە لە ئەوروپا، وەک کاک خەباتی ڕەسوولی کە چیرۆک نووسە، وەک کاک فەریدون یەرشەدی کە شاعرە، وەک کاک سەلیمی حەقیقی کە ڕۆمان نووسە. ئەمانە کۆمەڵێک بەرهەمی زۆر باشیان بەرهەمی هێناوە. لە نووسەرانی باشووری کوردستان نووسەرێکی گەورەی وەکو بەختیار عەلی، کاک دلاوەر قەرەداغی، ئەمانە بە ڕۆمان بە شێعر هەوڵیان داوە بەشێک بن لە ئەدەبی تاراوگەوە، بەرهەمی زۆر جوانیشان پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە. چۆن دەتوانین پەیوەندی بدەینەوە بە ناوخۆی کوردستانەوە؟ جا گرنگ نییە ڕۆژهەڵات بەیان باشووریان باکووریان هەر پارچەیەکی دیکە، ئەو بەرهەمە ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر کوردستان. چۆن وەختێک تۆ ئەم بەرهەمە چاپ دەکەی بڵاوی دەکەیتەوە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بێ، یان لە ڕێی بەرهەمێکی چاپکراوی وەکو کتێبەوە بێ، ئەو کتێبە دوجار دەگاتە بەردەنگی تۆ لە ناوخۆی کوردستانیش و لە نێوخۆی کوردستان قسەی لەسەر دەکرێت. و لەوێدا باس لەوە دەکرێت کە زمان نەزاری خەمەکانی نیشتیمانی لە کتێبێکدا نووسیوەتەوە. ڕخنەگەرێکی وەکو کاک عەبدولخالق یعقوبی دێ پێشەکیەکی بۆ دەنووسێت. هەموو ئەوانە پێم وایە دەتوانێت تەواوکەری یەکتری بن و بەیەکەوە لە پەیوەندیدا بن و ناتوانین نووسەری ئوروپا لەگەڵ نووسەری ناوخۆی کوردستان لە یەکتردا ببڕی بڵێ ئەمە نووسەری ئوروپایە ئەمە نووسەری کوردستانە. بەو شێوەیە نییە، بەڵکو ئەمە ئەدەبیاتە، ئەدەبیاتی کوردستانمان هەیە، ناوخۆمان هەیە، ئەدەبیاتی تاراوگەمان هەیە. ئەگەر نووسەرێک ژیانی هەندەران و تاراوی نەچێشت پێ ناتوانێت بەرهەمێکی وا بخۆقێنێت. بەڵێ کاک جەماڵ، هەروەک بۆ خۆتان ئاگادارن ئێمە لە دەرەوەی وڵات بە تایبەتی لە ئەوروپا گەلێک کۆمەڵ و ڕێکخراوە و ئاسۆسیاسیۆنی جۆرا و جۆرمان وە بەرچاوەکەون. ئەمانەش هەروەک لە ناوەکەی خۆیاندا دیارە بۆ یەکتر کۆکردنەوەیە، بۆ کوردانی تاراوگەیە دیاسپۆرای کوردیا بۆی لێکیان کۆبکاتەوە. بەڵام مخابن لە زۆربەی حاڵەتدا ئەوەی کە ئێمە لە پراتیکدا دەیبینین نەتەنیا دەبێتە هۆی کۆکردنەوەیان، بەڵکو لێک دوور دەخێنەوە و کێشە و گرفتی وەک چوزانم جودایی بیر و ئەندێشە و ئیدئۆلۆژی لەکەوێتەوە و ئەو ئامانجەی کە پێکهێنەرانی پێکی دێنن نایپێکێ بەڕاستی. ئایا بۆ ئەمە ڕەنگە ئەدەبی کوردی یا چوزانم شاعران نووسەران ئایا شتێک هەیە کە بەتایبەت کە بۆ خۆتان لەو بوارەدا هەڵسوورن کە ئێوەی لە دەوری یەکتر کۆکردبێتەوە وەکو نووسەر و ڕۆژنامەوان کە ناچون جیایە تۆزێک نووسەر و چوزانم ئەوانەی واکاری ئەدەبیەکەن نووسەر وەرجێر شتێکەیە لە دەرەوەی وڵات ئەنجومەنێک ئەوانی لە دەوری یەکتر کۆکردبێتەوە، یا ئەگەر نیا هۆکارەکەی چییە، یا ئێوە چ پێشنیارێکەکەن بە جۆرێکی تر؟ بێگومان هەیە. تا چەند ساڵ لەوە پێش من لەگەڵ شوێنێک بە ناوی ناوەندی نووسەرانی کوردستان کارم دەکرد کە پەیوەندیدار بوو بە ڕۆژهەڵاتی کوردستان و لە دەوری یەک کۆ ببووینەوە و کۆنفرانسیشمان دەگرت و کاریشمان دەکرد و بەرهەمەکانیشمان بڵاو دەکردەوە و کۆڕ و کۆبوونەوەی باشیشمان دەکرد و چەندین بەرهەمیشمان پێکەوە بڵاو کردەوە و با بڵێن کۆی شێعر بوو، کۆی چیرۆک بوو و چەندین بەرهەمیش تەنانەت بە ناوی ناوەندی نووسەرانی کوردستان بڵاوکرانەوە. بەڵام دوجار یەکێک لەو خاڵە هەرە گرنگانە ئەوەیە کە دەبێت نووسەر سەربەخۆ و بێلایەن بێت. نووسەری سەربەخۆ و بێلایەن لە کوردستان کەمە. زۆربەی نووسەرانی کورد گرێدراوی حیزبێکی سیاسی کوردستانی، دیارە ئەوە خراپ نییە، چونکە قۆناغی کوردستان وا دەخوازێت کە خەبات و تێکۆشان لە ڕێی حیزبە سیاسیەکان بڕاتە پێشێ، بە تەنانەت بە باشووری کوردستانیشەوە کە مرۆکانی پارتی وێتەتی باشووری کوردستان بەرەوە دەبن. بەشی زۆری باوڵێن نووسەرانی باشووری کوردستان سەر بە پارتی وێتەتین، ئەوە جێی گلەی نییە. بەڵام یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان لە ئەوروپا ئەوەیە وەختێک ناکۆکی دروست دەبێت، بێگومان ناکۆکیەکان حیزبین. چۆن ناکۆکیەکان حیزبین؟ لێرەدا وەختێک ئێمە ڕێکخراوەیەک دروست دەبێت تایبەت بە نووسەران، ئەو ڕێکخراوەیە دەبێت لەسەر کۆمەڵێک خاڵ و پرەنسیپ ڕێک بکەێت. بۆ نمونە نووسەری کورد نابێ زمان حاڵی حیزبێکی دیاریکراوە بێ کاتێک لە ڕێکخراوەیەکدا کار دەکات. ڕەنگە لە ڕێکخراوەیەکی لەو چەشنەدا 50 تا 100 نووسەر بەشدار بن. ئەگەر قەرار بێ دابش بکرێ بەسەر ئەحزابی سیاسیدا هیچ شتێکی وای لێ نامێنێتەوە. سبەینێ 5 سەر بە پەکەکە و 10 سەر بە پارتی و 5 سەر بە یەکێتی و حیزبی دموکرات و کۆمەڵە و ئیتر وای لێ دەست بێنێ ڕێکخراوەی لەبەرێک هەڵدۆشێتەوە. بەڵام ئەگەر نەک هەر نووسەران، ئەگەر هونەرمەندان
چینێکی دیاری کراو لە ئوروپا بیان هەوێ کارێکی ڕێکخراوەیە بکەن تەنانەت کوردی دیاسپۆرا بیان هەوێ خۆیان لە چوارچێوەی ڕێکخراوەیەکی کوردستانیدا بدۆزنەوە دەبێ ئەڵای کوردستان بکەنە چەتر هەمویان لەژێر ئەڵای کوردستاندا کۆ ببنەوە و کاری نیشتمانی بکەن ئەگەر سبەینێ خەمێک لە ڕۆژهەڵات ڕوو دەدا بۆ ڕۆژهەڵات کۆ ببنەوە ئەگەر سبەینێ کارەساتێک لە باشوور ڕوو بدا ئاور لە باشوور بدرێتەوە بە هەمان شێوە بوو باکوور و ڕۆژاوای کوردستانیش کامڕۆکانی ڕۆژاوای کوردستانە دۆخێکی زۆر زۆر تایبەتدایە دەبێت چاوی هەمومان لەسەر ڕۆژاوای کوردستان بێت نابێ بیر لەوە بکەینەوە چونکە من ڕۆژهەڵاتیم دەبێت بیر لە ڕۆژاوە نەکەینەوە ئەوە هەڵەیە بە باوەڕی من بەڵام لە هەمان کاتیشدا نابێ بڵێن وڵای من چونکە سەر بە حیزبی دموکراتم یان تۆ سەر بە کۆمەڵی یان ئەوە پەکەکەیەوە ئەوە پارتیە نابێ ئەو کارە بکرێت نووسری کورد دەبێت سەر بەخۆی تەواوی خۆی هەبێت ئازاد بێت لە ڕخنەگرتن مافی هەموو کەسێکە و نووسریش ئەرکی ئەوەیە کە زیاتر زمان حاڵی خەڵکوونەتەوەیکەوی بێ و ئەو شتانەی کە بە قازاتی نیشتمانەکەی بێ باس بکات لە بابەتەکانی و ڕنگدانەوەی هەبێت لە بەرهەمەکانی بەڵێ بەداخەوە ما توانین بڵین ئەمە خەسارێکە ئەمڕۆکە بەرۆکی کوردی لە تارەوگە گرتووە دیارە کە زمافی خۆیەتی کە سەر بە چڕێ خراوێک بێت بەڵام بەو شێوەی کە زیان بە یەکگرتووی ئەو پێک هاتە بگەێنێت نابێ ئەو شتانە ئیزهار بکرێن و بخێنە دەرەوە لە هەر سوورەتدا هیوادارین ئێمە بەهۆی ئەوەی کە یەستێ وشیارێکی نەتەوەی زیاتر هەیە بە تایبەت لە ناوخۆی نیشتمان ئەمەش شوێندانەری هەبێ لەسەر دەرەوەی وڵات و دیارە بەڕواڵە دوا بیندرێکە هیواکان بۆ دوا ڕۆژ لەم بارەوە گەشتبینترن بەڵام ئەگەر لە بیرت بێکات جەمال ساڵانێک ئێمە بۆ خۆمان لە ناوخۆ بووین بۆ وێنە من کە مامۆستای قوتابخانە بووم ساڵی 1900 و دەوروبەری 92 تا 2000 لەوێدا ئێمە گۆڤارێکمان بەدەست ئەگەی بەڕاستی نازانمەوە گۆڤارە چۆنە هات بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەنای مامۆستای کورد کە لەوێت گەلێ بەرهەمی جالبی ینی سەرنجڕاکێشی تێدا بوو کە ئێمە بە تامەزرۆیی دەست بەدەستمان ئەکرد و تەنانەت کۆپیمان لی هەڵەگرت و بڵاومانە کردەوە و ڕەنگە زۆرشتی دیکەش هەبێت کە ئێستێ من ناوەکانم لە بیر نییە ئێستێ لە دەرەوەی وڵات شتێکی هاوشێوەی مامۆستای کورد هەیە کە لە دەرەوەی وڵات بڵاو بکرێتەوە و سەرنجی خەڵکی ناوخۆی نیشتمان بۆ لای خۆی ڕابکێشێ بەڵێ ئێستا لە سوێد لە ئاڵمان گۆڤاری کوردی هەیە بڵاوکراوەی کوردی هەیە ڕۆژنامەی کوردی هەیە پتێک خەوڵەکان کوردانی باکووری کوردستانەوە بوو بڵاوکراوە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ئاڵمان گۆڤارێکی ئەدەبی بەڕێوە دەبن و وەبزانم وەرزانە بەڕێوە دەچێت بەڵام ئەو خاڵێکی ئەو ئاماژە تا پێکرد لە ڕۆژهەڵاتی کوردستان کە مامۆستای کورد چۆن دەگەیشتە ڕۆژهەڵات و کە گۆڤارێک بوو ئەو کاتە لە ئەوروپا چاپ دەکرا چۆن دەگەیشتەوە کوردستان لەو سەردەمەیدا کە ئینتەرنێت نەبوو هەموو ئەم بەرهەمانە لە ڕێی باشووری کوردستانەوە داهاتنە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە نابێت لەبیر بکەین و سەردەمەی لە ئەنجومەنی ئەدەبی بۆکان کارمان دەکرد تەواوی ئەم گۆڤارانی کە لە هەولێر و لە سلێمانی چاپ دەکران لە ڕێی ئەو خەڵکەی کە سەردانی باشوور و ڕۆژهەڵاتیان دەکردەوە دەگەڕانەوە گۆڤارەکانی ڕامان و کاروان و ئایەندە و سەردەم و هەموو ئەو بەرهەمانە دەگەیشتە بۆکان و سەقز و سنە و مەهاباد و شارەکانی دیکەش و ئێمە کەڵکمانەوە دەگرت بە ئاسانی بەدەستمان دەگەیشت و دەست بەدەستی پێدەکرا بەرهەمەکانمان دەخێندەوە ئەو پەیوەندیانە لەو سەردەمەدا بۆ چەش نەبوو بەڵام ئێستا لە دنیای ئینتەرنێتدا و لە سەردەمی تۆڕە کۆمەڵایەتەکاندا پەیوەندەکان ئاسانتر بوونەتەوە بەڵام کوردی ئوروپا زۆر لەوە زیاتر چاوەڕوانیان لێ دەکرێت کاکەسەن کە من بەڕاستی هەمیشە کتومە لە زیاتیەوەی کە یەک وەشانخانە هەبێ بۆ چاپ و بەرهەمی کتێب دەبایە ددانە هەبواە ئەمە بکەینە بە سەرنجدان بۆی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا هەرو مەسەلەی وەشانی کتێب و ئەمانە ئەکەینە دوایین بەشی بەرنامەکە و تکایە بفەرمون بۆ خۆتان چیتان پێویستە لەم بارە و بفەرمون ئەوە بەلای منەوە زۆر گرنگە لە زیاتیەوە کە یەک چاپخانەی کوردی هەبێت کە ئێستا لە سوێد هەیە دەبێت دەدانە چاپخانە هەبێ بۆی ئەو ڕقابەتە هەبێ بۆی نووسری کورد ئازاد بێ لە چاپکردن و لە بڵاوکردنەوە بە بەڕوای من ڕێژەی کورد لە ئەوروپا ئەوەندە زۆرە بە تایبەتی لە ئەڵمان ئەوەندە زۆرە کە دەبێت ڕۆژنامەیەکی کوردی هەبێ گرنگ نییە تۆ بە ڕێنووسی ئەلفابێتی با بڵێن کورمانجی خوارە و یان بە کورمانجی سەر و بەلاتین بێ یان بە ئەلفابێتی عەرەبی بێ فەرق ناکە ئارامی فەرق ناکە دەبێ ئەو هەوڵانە بدرێ و کاری لەسەر بکرێ دەبێ گۆڤاری هەمە ڕەنگ و هەمە زۆر هەبێ
دەبێ گۆڤاری منداڵان هەبێ بەڵام ئەمانە ناکرێت تا زمانێکی یەکدەنگ بین لە کارێکی ڕێکخراوەی کوردی دیاسپۆرا کاری بۆ بکات و یەک گرتوو بن پشتیوانیەکی مادی بۆ خۆیان دەسەبەر بکەن زۆر کاری گەورە دەکرێت لە ئەوروپا بکرێت بەڵام هەوڵ و هیمەتی هەمولایشی دێت. بەڵێ زۆر سپاس کاک جەماڵگیان. سەرەتا زۆر سپاسی بینەرانی خۆشەویستیان بەرنمەیە کەم کە توانیان تام کاتە لەگەڵمان بن یا هەر زمانێکم بەرنامە بینن ڕێز و خۆشەویستی خۆمانیان پێشکەشەکەین و سپاس لەوەی کە کاک جەماڵی نەجاڕی ئەمجار بوو بە میوانی بەرنامەی خۆمانە و ڕنگ و بۆنێکی دیکەی بە بەرنمەکەماندا. کاک جەماڵگیان تکایە ئەگەر ئامادەگیتان هەیە بە دەنگی خۆشتان با جۆمان لێبێ بە شارێک کۆتایی دێنین بە بەرنامەی ئەم جارەمان تکایە فەرموون. زۆر سپاسان دەکەم هەر لە کۆی بەرهەمی نووسینەوەی نیشتمان کە 2020 و 2021 چاپرا شعری خەونی وەریوی گەڵایەکتان بۆ دەخێنمەوە. خەونی وەریوی گەڵایەک من تەنیاترین مرۆڤی ئەو زەویەم بە دەنگی بایەک وە خەبەر دێم هەستم لە نێو دەنگی هەناسەکانمدا بزر دەبێ و باڵ دەگرێ و دوور دوور دەفڕێ بە نێو شەقامەکاندا تێکەڵ بە ڕۆحی پاییزی درەختەکان دەبێ لەبەر خۆمەوە گۆرانی شەوانی ڕابردووی وڵات دەڵێمەوە ئەبیندارانە تا ئاسۆ سەفەر دەکەم بەژن و باڵای هەموو درەختەکانی سەرڕێ ماز دەکەم ئێرە دوا وێستکەی نامۆیە لە خۆم و لە من و لە سەفەر کە دەبارێ دوورترین باران تەڕم دەکات و ئاسمان بێڕەحمانە بەسرمدا باڵ دەکێشێ پێڵاوەکانم دەمبەن بەرەو نزیکترین کاکەشان مدالیای ئەستێرە دەدەم لە سینگم و وەک دوایین ئیمپراتوری سەرزەوی گۆرانیەکانی وڵاتێکی وێران دەڵێمەوە وەک سپێدە بەنێو ڕۆحی زەویدا ڕۆدەچم وەک گەڵا باڵ دەگرم بەسەر شانی درەختەکاندا و ئەرخەوانی ترین ماز دەبەخشم بە مێلاقەکانی سەرڕێ ئێرە دوا وێستکەی ماڵاواییە بۆ من و بۆ خۆم و بۆ سەفەر هەراسانیەکانم دەبەخشم بە خۆم دەبەخشم بە سەفەر تا وێڵ بێ بەنێو شەقامی ئێوارە و تا بەیانی بە دوای خەونەکانی پەڕەسێرکەیەکدا بگەڕێ من تەنیاترین مرۆڤی ئەو زەویەم هەناسەکانم بۆنی غەریبیان لێدێ و دەستەکانم لە گیرفانمدا سەرگەردان بە شۆن یەکدا دەگەڕێن قاچەکانم دەمبەنە ژوانی تەنیایەکانی شاعرێک کە منم کە خۆشەویستی دایک و نیشتیمانی لە جانتایەکدا هەڵگرت و دوور کەوتەوە لە خەویسپی کۆترێک کە ئاوازی غەریبی بەجۆیدا چرپاند سنگم پڕە لە گۆرانیەکانی وڵاتێکی فەرامۆشکراو نیگام لە هەمیشە ئاڵۆزتر بەردەوام بە شوێن خۆمدا دەگەڕێ وەک مەل شەرمنانە لە سێبەری هەورێک نزیک دەبمەوە باڵ دەکێشم بەسەریدا و گۆرانیەکانی وڵاتێکی سەرگەردانی بۆ دەچرخێنم کە گەڕامەوە خوار من تەنیاترین مرۆڤی سەرەوزەویەم و بە شوێن خۆمدا وێڵ وێڵ دەسوڕێمەوە لەو دیوی پەنجەرە بایەک دەڵێ هەستە وەرە دەمباوت و دوور دوور دەبمەوە ئیتر کەسێک نییە گۆرانیەکانی وڵاتێکی خامۆش بۆ خۆم بژارێتەوە. دەستت خۆش بێ کاک جەماڵگیان هیوادارم هەرچی زووتر چێوە ناو شارە خەنجیلانەکەی بۆکان و لەوێدا دەست لە ملانی خاکی نیشتمان بی و کۆتایی بە ڕۆژانی غەریبیت هەرچی زووتر بێنیت هەردەم گەشاوە بی و بمێنی لەسەر خێر. سپاس کاکەسم سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بەڕێوەبەرانی ئاربار تیڤ و بۆ هەموو بینەرانی ئەو بەرنامەیە ڕێز و خۆشەویستی مێوەتان. کایە زۆر سپاس.